چەندە تەلەفۆنیان کرد بۆ ئیسعاف و بۆ مستشفا کەس نەهات وەڵا بەیانی کاکاتم دوکانم کردو سێرکەم مەجموعەیەکی عەمەلە لێرە وەستاون خەریکی نانخواردن بەیانی بوون دابوو نانەکەیان خوارد وەختێک منش بەردەم دوکانم شوش دوکانم کردەوە سێرم کرد نەختێت 10 دقەی پێ نەوت حەسیرەکەم هەمویان هاتنە لای ئاوەکە ئاوم بەدەستەوە بوو وتیان مامە ئاومانە دەیتە دەزەن سامان بشۆین وتم هەرەتان شۆم دانێکیان هات لەولا گوتی ئەو بیرەی ئەو لاوە زۆر پیسە زۆر بۆنی دێگوتم کوڕم ئەوە پێستەیە پێسە ئەوێ ئەشۆن ئاوەکەی سناوە بەقێت من غازە دوایەتان کوژێ گوتی مامەجانێمە ڕاهاتوین ڕزقەکەمان ئەمەیە گوتم کوڕم غاز گاڵتە نازانێ گشت جانیان لەسەریانەوە عتا قاچیان سیانا و بۆنی پیسی پێەوە بوو پاک خۆیان شوش ئەو بوو مراقبەکە عەزرەی لیان کرد زەختی لیان کرد دابەش بوونەوە مەشغوڵی ئیشی خۆم بووم 10 دقەی نەبر سێرەکەم هاوار دەست پێ کرد هاوار دەست پێ کرد هاتمە ژانیان سێرم کرد برادەرەکانی لە خۆیانەدەن وتم ئەمە چییە وتی دوانمان ناو ئەوەی دانێکمان لەوەی ئەو بهاتی نێرە خۆی برادەرەکانیان هیچیان پێ نەکرا بەڕاستی برادەرەکانی هیچیان پێ نەکرا ئەو ماڵی کاک حەجی ئارازاوە بێن برادرانە و دەرەجەمان هاورد دەرەجێک لەو دوکانە بوو کردمانە ناوی زۆر سایق ئەواتن بۆ سلەیمانی و سەمسەماڵ وەستان هاوکاریمانیان کرد کاک حاجی ناو سیارەکەی حەبلیدا پێمان داوەڵا جەماعەتماندا بەزای خۆیرە قاچیمان بەستا ئەوەی ئەولاوە یەکەممان دەرکرد وا بورا بۆ سری ناو سیاناوەکە بوو و دەرمان کرد دەرەوە وڵای تەنەفوس سناعیمان بۆی کرد لە دەم و نوتیەوە خوێن دەرچوە دەرەوە خوێناوی دەرچوو بەس نتقی نەبوو ڕەنگی زەردەوە بوو دوانەکەی ترمانش بە خۆشحاڵیەوە دەرکرد لەگەڵ جەماعەدا چەندە تەلەفۆنیان کرد بۆ ئیسعاف و بۆ مستشفا کەس نەهات ئەو من پیکابێکم پێ دوانمان کردە ناو سیارەکەی خۆم دانێکش حاجیارەت کرد ناو سیارەکەی بردانە مستشفا و دوای نی ساعاتێتری بە مدیری مرکزی ئازادی هاتە لامانەوە عەقیل یوسف لەگەڵی قسەم کردم ها کاک یوسف گوتی وەڵا کاکە دانەیەکی وەفاتی کردەوە لە دەمی خوێن دەرچوو دوانەکەی ترش وەزعیشی ئەوەی ترشیان مرد دانێکی خەتەرە وەزعیان زۆر خراپە بەڕاستی ناکرێت بۆ مناڵانەیە بێ سێفتیان پێ نییە زلیان مرتب نییە بەنەعالێکەوە هاتوونە چنە ئەو منهۆڵەوە نا قیناعێکی پێوەیە ناکرێت بەڕاستی خەتای گشتی دوو کەس ژیانی لەدەست زاویێکیش بە سەختی بریندار زۆر خەتەرە وەزعی خەتەرە مانی مەحاڵە هەموو غاسۆتە ناو جانیەوە ئەوە چاڵەکانە هەل مەعقولە بێتە ناو ئەم چاڵەیە بێ سێفتی بێ حەبل بێ ئەوەی دوو کەس سێ کەس لەگەڵیان نابێت ناکرێت بە حەقت ناکرێت مقاولەکەی ئەبێت لێ کۆڵینەوە بکە لەگەڵی تۆ زەلامە نێریتە ئێرەیە هیچ شتێکی پێ نەبێت سێفتێکی پێ نەبێ ئەکرێ بەڕاستی ناکرێت ئەو چاڵە بەرە فەرموو 3 مەتر چاڵە بۆن غاز بەڕاستی ناکرێت